من ناوم إخلاص حسن شورش درتوی کۆلێژی زمان ئینگلیزی زانکۆی سلێمانی هەڵگری بڕوانامەی ماجستێر هەر لەو بوارە بەڵام لە دەرەوەی وڵات و دوای تەخەڕوجم لە کولیا پەیوەندیم بە دایرەی پاسپۆرتەوە کرد لە سلێمانی و خۆشبەختانە توانیم لەوێدا بمەزرێم و خزمەت بکەم کاتەکەمە تەخەڕوجمان کرد ساڵی 2004 حکوومەت قەرارێکی هەبوو کە دەرچوانی کۆلیژ لە کوڕ و لە کچ وەربگرێت لە بۆ ئەفسەری لە دائیرە ئەمنیەکان ئەو خۆشبەختانە ئەمە پەیوەندیمان بە ئاسایشی سلێمانی و کرد ئەوسا لەسەر ئاسایش بوو بەشەکەمان پاسپۆرتی سلێمانی لەسەر ئاسایش بوو پەیوەندیمان پێوە کرد و داخلی دەورەی سەربازی بووین بۆ ماوەی ساڵێکی ڕێک ئێمە تقریبا 144 گەنج بوون لە کوڕ و لە کچ دەورەی سەربازیمان بینی لە ئەکادیمیای پێگەیاندنی هێزەکانی ئاسایش لەکانی گۆمە ساڵی 2005 بۆ 2006 هەر کەسێک لە منداڵیەوە حەزی خولیایەک لە مێشکی گەڵاڵە دەبێت منیش هەروەک کەسێک لەو کۆمەڵگایە حەزی خولیای سەربازی زیاتر لە مێشکمدا بوو بۆ پێی بابی خوا لێ خۆش بووم پێشمەرگەی دێریم بوو تەسیراتی ئەو زۆر بوو بەسەرمەوە ئەوە ئەتوێ بووە؟ ئەتوێ؟ لە ئیشەکەمدا زۆر مرتاحم هەرچەندە هەموو ئیشێک بای خۆی قورسایی هەیە ئاستەنگی دێتە بەردەمت ڕوبەڕووی کێشە مەشاکلیش دەبێەوە بەڵام ئەوانە هیچیان ساردی نەکردومەوە و کاری سەربازی لە بۆ ژنان لەو وڵاتەی ئێمە بە قورسی دەبیندرێ چەند من قورسایی نابینم لە کارەکەم بەڵام عامەتەن وایە پێیان قورسە لە بۆ ژنان لە بوارەدا بێ لەوەش قورستر دایکایەتیە کە تۆ بتوانی دایکایەتی بکەی و لە هەمان کات وەزیفەشت هەبێت لەبەرەوە قورسە بەڵام هەوڵم داوە باڵانسێک ڕاگرم لە بینی هەردوو ئیشەکەم ئەوە دەبێت چاوەڕێکەکەی باشە چکە ئەوە لە پێشە تەلەفۆنی لەگەڵ دەبێت تەلەفۆن بکەین لە بۆ بەغداد من لە 2004ەوە بە معدەلی خزمەت دەکەم لە بەڕێبەرایەتی پاسپۆرتی سلێمانی تاوەکو ساڵی 2018 ئەو کاتەش کە قەرار درا ئێرە کرایە خۆشبەختانە بە هاوڵی هەمولایەت لە 2018 شەوە خۆم نەقلی ئێرە کردو و درێژەم بە خزمەتدایە بۆ دەفەری پشدەر بتوێن بە کۆی خزمەتی ساڵەکانم ماوەی 17 ساڵە خزمەت دەکەم و حەزم کرد خۆم نەقلی ئێرە بکەمەوە لەبەرەوەی ئەو کاتێک کە من لە سلێمانی تەعین بووم نووسینگەی پاسپۆرت نەبوو لەو مەنتیقەیە ئەگەنە بە خۆشحاڵیەوە هەر لە بیدایەتەوە لێرە خزمەتم دەکرد بەڵام لەوێ درێژەم بە خزمەتەکەمدا ساڵ بە ساڵ چاوەڕێ بوو بەڵکەوە خوایە پاسپۆرت لێرە بکرێتەوە دوجار بە هیمەتی هەموو لایەک ئەرحەم ناتواندرا نووسینگەی پاسپۆرتی ڕاپەڕی بکرێتەوە و خۆشبەختانە و بە خۆشحاڵیەوە حەزم کرد کە خۆم نەقڵکەم لەبەرەوەی خزمەت بە خەڵکە جوان و تێکۆشەرەکەی دەبەری پشدەر و بتوێن بکەم چکە بەڕاستی شایانی ئەوەن هەموو خزمەتێکیان پێ بکرێت لەبەرەوەی ئەو دەستکەوت و ئەو حکوومەتەوەی کە دەبیندرێت لەسەر دەستی ئەوان بووە لەبەرەوەی ڕاپەڕین لێرەوە دەستی پێکردیا بۆیە پێویستە هەموو بەڕێبەرایەتێکیش لێرە بکرێتەوە هەموو مەرجێکی بە پارێزگابوونیشی پێم وایە تێدایە. من فوز عبدالرحمن سەبارەت بە ئیخلاصخان کە پلەکەی مقدمە و لێرە ئێمە باوکاری ئەوان دەوام دەکەین و لێ پرساوی قاعەکەیە هەمیشە یارمەتی دەری ئێمە بووە لە هەموو ئیشکاری ڕۆژانەدا و هیچ کات فەرقی ئەوەی نەکردووە کە ئەو پلەکەی مقدمە یا ئەفسەرێکە هەمیشە لە کارمەندەکان زیاتر ئیشکاری کردووە هەمیشە ئیشوکارەکانی من کە لە بەشی یاسا کار دەکەم ڕەبتە لەگەڵ ئیخلاصخان پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەڵ بەغدا بە حکمی ئەوەی عەرەبیەکەی زۆر باشە و سەبارە بە کارمەندان بەڕاستی هەمیشە بۆ ئێمە دڵسۆز بووە پشتیوان بووە هاوکار بووە هیچ کات ئەوە ناکە بڵێ من مقدمم لە هەمومان زیاتر ئیش دەکات لەکەی ڕاستە مقدمە بەس لە هەموو کارمەندەکان ماندووترە و ئیش دەکات
لەگەڵ هاوڵاتیان سەبارەت بە هاوڵاتیان هەمیشە لوتف خۆشە یعنی ئەوە نییە بڵێ کە ماندوو و میزازی تەواو نەبێ بەڕقی جوابی هاوڵاتیانداتەوە و ڕاک بێ لەگە هاوڵاتیان هەمیشە لەو پەڕی ماندووبووندا بەو پەڕی نەرمیەوە لەگەڵ هاوڵاتیان دەدوێت و ئیشکارەکانیان بۆ ڕایی دەکات.